لە هەفتەی سێزدەمی خولی نایابی تۆپیپەی کوردستان یانەی سۆران لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی نەورۆزی کرد. ئەگەرچی لە کۆی یاریەکان سۆران لە دەرەوەی یاریگای خۆی نەیتوانیوە سێ خاڵی یاریەکە بەدەستبێنێ، بەڵام دوو براوەی لە یاریگای خۆی هەبووە، بۆیە لەو یاریەش لە هەوڵدا بوو سێ خاڵی یاریەکە بەدەستبێنێ. لە خولەکی شەش لە ڕێگای یاریزان عەلی عەدنان گۆڵی یەکەمی سۆرانی تۆمار کرد. گێمی یەکەم بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژەوەندی سۆران بە کۆتا هات. لە گێمی دووەم یانەی نەورۆز بەردەوام بوو لەسەر ئاستە باشەکەیان، هەموو هەوڵیشیان بۆ یەکسان بوونەوە بوو، چەندین دەرفەتی گۆڵکردنیشیان لەدەستدا. یانەی سۆران چەندجارێک هێڕشی پێچەوانەی ئەنجامدا و توانی نزیک بێتەوە لە گۆڵی میوان، بەڵام یاریزانانی یانەی نەورۆز شکستیان بە هەوڵەکانی یاریزانانی سۆران هێنا. یاریەکە بە ئەنجامی گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژەوەندی یانەی سۆران بە کۆتا هات. ئێمە لە سەرەتای یاریەکە توانیمان گۆڵێک تۆمار بکەین، ئەوەش لە دوای گۆڵەکە فشارێکی زۆرمان کەتە سەرێ و یعنی بۆ سەختێک و بەڵام سوپاس بۆ خوای گەورە توانمان بەرگری لەو گۆڵە بکەین و نەهێلین گۆڵمان لێ تۆمار بکرێ و ڕاست ئەوان فرسەی گۆڵیشان هەبوو، بەڵام دیار بوو ئەوڕۆ ئێمە مۆفەق بووین توانیمان بەرگریەکی باش بکەین و چونکە خۆتان دەزان هەرتی پێکش لە سەرتا گۆڵ بکە حتمما زەختی دەکەوێتە سەرێ و کۆنتڕۆل یاریەکە لە دەستەدا و بەڵام گرنگ سێ خاڵێک ئەو سێ خاڵش پێشکەشی بە خەڵکی سۆران و دەوروبەر دڵنیاتان دەکەینەوە لە زەولەی دوم باشتر دەگەڕێنەوە. ئێمە ئەو سۆرانە نین، ئەدای ئەوڕۆ ئەدایەکی باشمان پێشکەش نەکرد، بەڵام دڵنیاتان دەکەینەوە ئینشاڵڵا بە ئاست و بەنجام دەگەڕێنەوە ناو ساحە. بەڕاستی تۆی پێ بۆشەوە ناگرێت کە ئێمە هەژمەیەک بەری حەکەم یاریەکە ڕاگرێت، یان یاریەکە وەسا بوو. من حەزەکەم من چی لە یاریگای خۆم بێ لە دەرەوە بێ یاری بەردەوامیە بێ، نەک هەژمێ بەرید و دوان بەرید یەکسەر یاری بوەسێن، یعنی یاریەکە بە فیکە تەواو بوو، بەڕاستی بە فیکەی حەکەم تەواو بوو، یعنی یاری وا بەڕێنا من ئەمەی تۆی پێیەکی کوردستان بەڕاستی پێشکەوێ بەو شێوە پێش ناکەم یارێکی ئێمە تۆی پێکەن، ئێمە ئیمڕاتین تۆی پێ بکەین نادین کات بکوژین. بەڕاستی خولی کوردستان تاو هەندێک لەگەڵ ڕێزمانی ناوژیان تاوا یاریەکانی ناخۆش کردووە. من ناڵێم غەڵەتی کردووە حەکەم، بەڵام ئیدارەدانی یاریەکە ناخۆشە. یعنی یاری چییە؟ ئێمە یاری تۆی پێکەین لە ناکاو حەکەم یاری ڕاگرێ، یعنی ئێمە تەئسیرەکە سەر خولی کوردستان بە تێکڕا بەزەم یارێنە هەموو یاریەکان. بەم ئەنجامەش یانەی سۆران لە کۆی سێزدە یاری خاوەنی چواردە خاڵە و لە پلەی یازدەمی ڕێزبەندی دێت، هەرچی یانەی نەورۆزیشە خاوەنی 19 خاڵە و لە پلەی چوارەمی ڕێزبەندی دێت. ئازاد و مراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.